ماستا من زۆرە ترسم یعنی ها بە تەنها لە ماڵەوە بەمیان شەوان کابوس و شتیوا لە خەوە بینم یعنی لە هەفتەی 2 جا 3 جا کابوس ئەبینم کە ناوی خوای گەورە دەینم ینی گازی خوای گەورە ئەکەم یەکسەر یان لە لەشم دێتە دەرێ هەستێ ئەەکەم. باشە تۆ بەتەنیا لە ماڵێکە ئەخەویت؟ ناو لە بخۆ هاوسەرم لەگەڵ منداڵەکەم. زۆر باشە سیرکە چەشرینەکەم هەوڵدا سیرکە هەوڵدا قورئان یعنی مۆبایلەکە خۆنیشم مامەستا بەس قورئانیش ئەخوێنم بەس یعنی هەموو شەوی هەفتەی 2 جا 3 جا یعنی کابوسەکەی ئەبینم. زۆر باشە هەست پێکەم کە لە لەشم دێتە دەرەیان تشتێکی زۆر لە قالبم دروست دەبێ. هیچ نییە هەر بۆ خۆت ینی بوونیاتت وایە ینی ترس و بینێکت دەدڵایە ئەترسی بە تایبەت ئەگە بە تەنیا بیت بۆیە هەوڵدا لە ماڵەوە با بەردەوام قورئان ئیشکات بە شەو ڕۆژ با قورئان ئیشکا بە تایبەت سوڕەتی ئەلبەقەرە با زۆر دووبارە بێتەوە لە ماوەی هەفتەیەک ئایشەڵا و کابوسەش نامێنێت و ئەگەر توانیتت لە پشتەوە بە کزی ئەو قورئانە ئیشکات ئینشاءالله ئیتر خوای گەورە شیفا و ئیفاقە بۆ نێرێت. ئێستا من لە مانگی ڕەمەزان یعنی هیچ نەمدیت نەهاتە خەونەمیان شتێک بەس لە شەوی جێژنە یەکسەر یعنی ئەو شتەم لۆ هات هیچ مەترسە خوشکە بەڕێزەکەم هەموو شەوەش ینی ماروشتی لە خەوە بینم یان کوتم ڕوقەی شەرەکان بزرە بن. چەشرینەکەم من تەواو پێم گەیشت جوابی خۆت وەرگرت ڕوقەی شەرعی بۆ خۆتکە وەکوتم با لە ماڵیشەوە بە بەردەوامی قورئان ئیشکە بە تایبەت سوڕەتی ئەلبەقەرە و لە ژووری خەوەکەتیش لە ژووری خەوەکەت ئەو کاتێک ئەخەوی مۆبایلەکەت بکە سەر قورئان و با بە کزی لە پشت سەرتەوە ئیشکە ئینشاءالله خوای گەورە خۆی شفاتە دات.